قورآن شیفایە ئێمە قورآن ناخوێنین، ذیکر شیفایە بۆ دڵەکانمان نایکەین ئیلا بە کەمی نەبێت. ئەزانی خوای گەورە چی دەفەرمێ؟ ئەلا بذیکر الله تطمئن القلوب، بە ذیکر و یادی خوا دڵەکان ئارام دەبنەوە، خۆش دەبن، هێمنی و ئارامی ڕوو لە دڵەکان دەکات، چونکە خوای گەورە فەرمی بە ذیکری خوا، بە یادی خوا، بە قورئان خوێندن دڵەکان ئارام دەبنەوە. بەڵام ئێمە کێشەکەمان چێت لە جیاتی ئەوەی ذیکری خوا بکەین، بەخوا خەفەتم هەیواتون جگەرێ داگیرسێنم. دەمانەوێت خوای گەورە دەفەرمی الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله، ئیماندار بە ذیکری خوا دڵی ئارام دەبێتەوە، تاوانباریش بە جگەرە خواردن و نێرگە لە خواردن. بەخوا خەفەتم هەیواتون جگەرێ بخۆم، ڕۆژی جگەرە خواردنە خەفەتمەیە، ڕۆژی نێرگە لە خواردنە. گۆرانێکم بخەنە سەری، با گوێ لە گۆرانی بگرم، خەفەتبارم خەمبارم، وەڵڵا دڵنیا بە ئەو گۆرانیە ئەو جگەرە و نێرگەلەیە کە شەیتان مامۆستای تۆیە لەو مەسەلەدا، وەڵڵا دڵت پڕەکە لە خەم و خەفەت، وا نەزانی دڵخۆشە بی، دڵت خاپوورەکە، دڵت وێرانەکە. ئیماندار بە ذیکر و یادی خوا، بە عیبادەت و خواپەرستی دڵخۆشە بێ، بەڵام ئێمە بە جگەرە خواردن و گۆرانی و مۆسیقا و نێرگە لە خواردن. ئەوە کێشەکەی ئێمە، بۆیە خەمبارین، بۆیە بێتاقەتین. چونکە لە کاتێکا کە خەمبارین، خەمی دڵەکانمان بەچی دەڕەوێنینەوە؟ بە حسابی خۆمان، بە حسابی شەیطان مامۆستامانە، ئەوانەی کە بەو شێوێن بەو کارە تاوانانە، بەو گوناه و تاوان و حرامانە. بەڵام ئینسانی ئیماندار بە ذیکر و یادی خوا دڵ ئارام دەبێتەوە. ئەوە کێشەکەمانە، دەست بۆ شتێک دەبین بۆی دڵمان خۆش بێ، بەڵام دڵمان خاپوور دەکات. دەست بۆ شتێک نابین کە دڵمان خۆشکە بەڕاستی کە یاد و ذیکری خوایە. ئەوە کێشەکەمانە، بۆی دڵخۆش نین.